لەگەڵتان بەردەوامین ئازان و خۆشەویستان لە دڵی مێژوویەکی پڕ لە ئازار و هیوا و لە شاری هەڵەبجەوە ئەتوانین بڵین کە هونەرە بێتە پردێک بۆ گەیاندنی پەیامەقوڵەکان لە نوێمین خولی فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە شاری کەرکووک. گروپێکی شانۆی لە شاری هەڵەبجەی شەهیدەوە بەشداریان کرد و واتوانیان بە نمایشی کارەکەیان بە نمایشی بەرهەمەکەیان سەرنجی تەواوی ئامادەبووان و لیژنەی داوەران بۆ خۆیان ڕابکێشن، ئەویش بە شانۆی زەرو کە توانیان بەشدار بن و لە ئێستاە ئەم ێوارەی گفتوگۆ لەسەر ئەو شانۆگەریاکەین کە نووسەر و دەرهێنەری شانۆی زەرو مامۆستا هەردی هادی میوانی بەرنامەکەمەوە لەگەڵ یەکێک لە ئەکتەرەکان توران ئومێد کە خاتو توران توانی ببێتە براوەی خەڵاتی باشترین کچە ئەکتەری فیستیڤاڵەکە بۆ ئەم خولەی ئەم ساڵ. سڵاوتان لێبێ و پیرۆزباییتان یەکەم زۆر بەخێر بێت. مامۆستا هەردی لای بەڕێستەوە بیرۆکەی ئەم کارە شانۆیە، بیرۆکەی ئەم بەرهەمە هەمووکو نووسین هەمووکو دەرهێنانی کارەکە بەڕێستان چۆن باسیەکەن؟ سپاس بۆ کورسات بۆ سەپۆرتی ئەم جۆرە کارە هونەریانەوەک لە مێژەکە دامەزراوە تا ئێستا بەردەوامە. کورسات ماڵی هەمووانە بەبێ جیاوازی. ئێمە لە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی کەرکووک بۆ چەندین ساڵە بەردەوامین لەگەڵیان هاوکارین، ئەگەر بە بەشداریکردن بێ یاخود بە بینینی کارەکان و کۆنتاکتکردن لەگەڵ بەڕێوەبەری فستیڤاڵەکە سەرۆکی فستیڤاڵەکە کاکە نەژاد کە لێرەوە دەستخۆشی تایبەتمان هەیە بووی. ئێمە توانیمانە چەند ساڵێک بەشداری بکەین وەکو هەڵەبجە، وەکو سندیکای هونەرمەندان، وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەر، وەکو گروپێک لە شانۆکاران کچان و کوڕانی هەڵەبجە. ئێمە لە ساڵانی ڕابردووە بە چەند کارێکی شانۆی مناڵ دەستمان پێکرد، کۆمەڵێک خەڵاتمان بردەوە. ئەم ساڵ حەزمان کرد ئەو خەڵاتانە بە کۆمەڵێک شوێنی کە و جێگای تر و گروپی تر و شاری تر بێ، بە خۆشحاڵیە و هەرواش دەرچوو. بۆ ئەم ساڵ بڕیارماندا کە بچینە چێبڕکەی گەورانەوە، شانۆی گەوران. ئەم ساڵ توانیمان بە شانۆی زەرو بەشدار ببین و ببین بە خاوەنی خەڵات، یەکێک لەو خەڵاتانە کە ئەمێکە ئەیبینیت و یەکێک لە خەڵاتەکانی تر کە من بە خەڵاتی بینم کاندیدبوونی دەرهێنان و هەر یەکێکی تر لەو شتانش کە خەڵاتێکی دیکە ئێمە بەشداربوونمانە لە کارێکە کە 72 کاری نێودەوڵەتی و ناوخۆیی تایە بەشدار ئێمە قبول کراوە کارەکەمان، چونکە هەندێک لەو کاران ئەکرێ قبول نەکرابن یاخود شیاوی ئەوە نەبوون لەوە بینەری ئەو فێستیڤاڵە بیبینێت. ئێمە بیرۆکەی ئەم کارەمان ڕاستیە لەسەر بابەتی دایک سالاری دروست کردووە. هەموو فیلم و شانۆ و لایەنە با بڵێن نووسینەکان وەکو دەق و ئەوانە تا ئێستا باسی باوک سالاری بووە ینی، بەڵام لەم دەقەیە ئاماژەیەک کراوە کە دایک سالاری چۆن دەست پێکە ئەو کارەکانی دایک سالاری چین و بە جۆرە لە جۆرەکان کە ئەویش بێگومانەچێتەوە ژێر هەیمەنە و سوڵتەی باوک سالاری. باز لە خاتوونێکەکە کە خاتوو توران بە خۆشحاڵیەوە ڕۆڵی ئەبینی بە کۆمەڵێک بابەتی دەرونی و فەلسەفی و واقعی و با بڵێن فەنتازیاتیە پەڕێتە ئاگاتە ئەوەی کە دەرەنجام بە لە ناوچوونی خۆی کۆتایی پێدێ. دەستە خۆش بێت، هەمیشە سەرکەوتوو بن. خاتو توران دووبارە پیرۆزبایی دەکەین با پێشەوەی کە باس لە هەستی خۆت بکەیت، باسێک لەوە بکەیت کە چۆن خۆت ئامادەکرد بوو کام ڕۆڵە ببینیت تۆم خەڵاتە بەدەست بێنیت، بە بینەری ساتی وەرگرتنی خەڵاتەکە بین فەرموو. خەڵاتی باشترین ئەکتەری کچ بەس بە داوەتێک داوە توران ئومێد هەڵەبجە شانۆی زەرو مدينة حلبجة مسرحية زرو الفنانة توران أوميد. گەڕای وڵاتان چه هەستێکت هەبوو لە ڕووداوێکی گەورەی هونەریە بوویتە خاوەنی خەڵاتی باشترین کچە ئەکتەر؟ بەڕاستی وەکو مامۆستا ئاماژەی پێەیە سەرەتا زۆر قەلەق و سترێس و لەو
خەلقیەوە کاتێک ناوەکەتە وترێ ئیتر نازانی شۆکێبی دڵخۆشێ بەڕاستی هەستێکی تایبەتم هەبوو کە زۆر دڵخۆش بووم بەوەی من کە لە سەرەتای مناڵیەوە بەردەوام کاری شانۆیی یەکەم و ئێستا کە توانیم ئەو خەڵاتە بەدەست بێنم هەم جێگەی شانازیە بۆم و هەستم بەوە کرد کە ئەو ماندووبوونەی کە چنێکە هەوڵم بۆیەوە سەرباری ئەو هەمووی کە لە ژیانمان کە زۆر سەرقاڵم بەڵام کاری هونەریم لەبیر نەکردووە و هەوڵم یا بەشێکی بۆ بکەمەوە هەستێکی زۆر تایبەت بوو کە بتوانی ماندووبوونەکە و ئەنجامێکی هەبێت. دەستخۆش بێت خوێندکار و مامۆستا بوون تا چەند هاوکارت بۆ مامۆستا هەردی؟ لەوەتی بیرم قوتابی مامۆستاردیم زۆر لە تەمەنێکی مناڵیەوە من دەستم پێ کرد و مامۆستا هەردی لەو کاتەوە هەم مامۆستا بووە هەم ڕێنیشاندەر بووە و هەمی شاوڕێ بووە. باشە شانۆی زەرو توانی سەرنجێکی زۆری بینەران و ئامادەبوان و لیژنەی داوەرانی ڕابکێشێت و وەخڵاتی بارترینگ چاکتەریشتان برد ئەمە چه هێزێک شتێکی جیاواز لە کارەکەی ئێوەیە هەبووە کە توانیتان کارەکەتان ئەوەندە سەرنجڕاگەش بێت؟ لە ڕاستە ڕەوەندی برام خۆتەزانانی من تۆ لە کۆمەڵی گوێزگەی ژیانە پێکەوە من باش مەناسی من لەوەتی ئەمەر زۆر بە جددی ئیشم کردووان حەزم کردووە جددیات لە ئیشەکانمە هەبێ بەڵامی تر ئێستا تۆزێک پیر بووین تۆزێکیش زۆر وردە ئێمە کار لەسەر دڵخۆشکردنی ئەوانی ترەکەین کە ڕۆژگارێک بەڕاستی لەگەڵ ما بوون ئەوان بوونەتە هۆکاری ئەوەی کە هێزێک توانایەکی تازە بە من بدەنەوە سەیکێک لەو خاتونانە خاتون تورانە زۆر زۆر بەجددی و بەهێزەوە لە مناڵیەکی یعنی زۆر زۆر مناڵ بووە خانەوادیان من لێرەوە زۆر زۆر سوپاسیانەکەم بەڕاستی هاوسەری بەڕێزی کە ینی توانی بەو متمانەیە بەخۆی لە پێشا ئینجا بە ئێمە لە مناڵی و هێناوەتی تا ئێستا بە بەردەوام کارەکە و من ئەو ئەکتەرانە نەبن بە جۆر لە جۆرەکان ناتوانم ئیشی نوێ بەرهەم بنێن با بڵین وای لێبێت کە لە فستیڤاڵی شاو دەنگدانەوەی هەبێت بەو خوایە شەیوە هەبووە ئەم خاتونە شەڕمان بۆ بەیەکەوە لە پێناوچی لە پێناو ئەمەی ئێستا شەڕمان بۆ بۆیەکەوە لە پێناوەوەی کە سری زیاتر بڵند ببێ بەخۆی و خانەوادەکەشەوە بە هەمان شێوە لە پێناو ئامادەبوون پێناوەی من ئەزانم چەند سەرقاڵە ینی ئەوەی کە خاتوتوران بناسێ ئەزانەیە کە کۆمەڵێک کاری تری هەیە کاری سەر بەخۆی هەیە دوکانی هەیە ئەوەی هەیە مناڵدارە لەگەڵ یا خێزاندارە چۆن ئەتوانی مامۆستایە تەلەبەی هەیە کارەکە ئەوش دیسانەوە ئەخراجەکە هاوسەنگێکی بەڕاستی قورسە دروستی بکەیت و ئەوانە بۆیە ئێمە هەمیشە هەوڵمان داوە من برایەکی باشم بۆ ئەویش کچێکی باش یا خوشکێکی باش بێ بۆ من واز سەررجەم با بڵین ئەکتەرەکانی ترم بۆیە دەرەنجام تۆ سیرەکەی کارێک کە تەواوە بێ بەوە دانانیشی یەکسەر بیرۆکەی من جۆم لە ئەوە بوو کە پرسیارێک لە پرسیارەکان لە کاکە نەژادت پرسی ئایا بیرۆکەی ساڵی ئایندە چێبەوە فستیڤاڵ بڕوا بکە پێشەوەی فستیڤاڵە تاوا بێت ئەبێ بیرۆکی کاری داهاتوو دانابێ ئینجاتوانی باشکەواتە بیرۆک و کاری نوێ ئێستا چی هەیە لە ئێستا خەریکی چ کارێکن کە پرۆڤەی تیا بکەنیان بۆ داهاتوو چ پلانێکتان هەیە؟ من لە ڕاستەیە ئەگەر زۆر زۆر ئازیەتی ئەوە نەیەم و سەرتان بێشێنم منەمەوێ ئەوەتان پێ بڵێم هەر بەهۆی ئەم کارەوە لە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ شەقامی کەرکووک کۆمەڵێک نووسەر و دەرهێنەر و دکتۆر و ماستەری تایبەت و بەڕێزمان ناسی کە خەڵکی وڵاتەکانی تر بوون لێرەوە سوپاسی فستیڤاڵەکەم کە ئەو دەهلەی بۆ ئێمە نەخسان من زیاتر فستیڤاڵ بە پەیوەندیە بینم من لە خەڵاتی کەم ناکەمەوە بەڵام زیاتر فستیڤاڵ بە پەیوەندی دروستکردنیە بینم ئەوە خەڵاتێکی گەورەیە یەکێک لەو وڵاتانە کە ئێمە بانگێشت کراوین و بە هەندێک مەرج و تایبەتمەندیەوە کابێت چاک ینی ئیشەکەمان باشتر بکەین بۆی وڵاتی میسرە بە سوپاسەوە کە بانگێشتی کردوین یەکێک لەو شوێنانەی تریش کە هەر ناوخۆی عێراقە شاری بەغداد دکتۆر کەریم خەنجەر لێرەوە سڵاومان هەیە بۆی ئەو دەرگای بۆی بۆ کردوینەتەوە کە بتوانین بە جۆر لە جۆرەکان کارەشانەوەکەمان وا ڕێک بخین کە لەگەڵ فستیڤاڵەکە ئەوانە بگونجێ بۆ شانۆی شەقامی بەغداد و لێرەوە سڵاو ڕێزمێ بۆ مامۆسای گەورە مامۆستا دڵشاد مستەفا کە دڵخۆشی کردم ئەو ڕۆژێکە نمایشەکانمان تەواو کرد دەستی کردە ملم هەروەکو مناڵی چۆن لە پەیمانگای هونەر جوانەکان مامۆسای خۆم و خۆت بووە ڕۆژێ لە ڕۆژان ئاوا بەو میهرەبانیەوە گوڕوتین و هێزی پێدان بۆ پرۆژەی داهاتوون کە کارێکی تازە ئەبێت لێرەوە هیچ ئاشکرایی ناکەم چکە تازە لە قۆناغی نووسینایە بیرۆکەکە و نووسینەکەی هی مامۆستای گەورەمە بێت و نازانم ئایا من نواندن ئەەکەم و ئیخراجەکەم نازانم بەڵام ئەبێتە کاری داهاتووی سندیکای هونەرمەندان و بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و ئێمەش لە داهاتووە دەستان خۆش بێت خاتو توران شتێکت هەبێت لە کۆتایبەتەوەی ئاماژەی پێبێت دو پێشم بڵێ چۆن خۆت ئامادە کردبوو بۆ ئەم کارە شانۆیە
وەکو ئاماژەم پێیا من هەر لە مناڵێ و کە لە بواری شانۆیان و هوەر بەشێکە لە من لە خۆشەویستیم بۆ هوەر ئەگینا سەرباری ئەوە چۆن بتوانم ئەم هاوسەنگێ ڕابگرم لە خۆشەویستیم بۆ هوەرەکەم توانی ومە بەشێک لە کاتی ژیانم دابین بکەم و هەرچەند کاتێکی زۆر قورس بوو بۆمان ڕێخستنی کاتەکانی پرۆڤە بە بۆنەی سەرقاڵی منەوە لێرەوە داوای لێبردن لە هاوڕێیانەکەم کە زۆربەی کاتەکان بە بۆنەی منەوە لە کاتی پرۆڤەیە ئەوەیان بۆ دروستە بوو کێشەی کاتیان بۆ دروستە بوو و من ئەمەوێت لێرەوە بڵێم ئەم دەستکەوتە بە تەنیایی من نییە. هەڵەبجە و هەموو هاوکارانم لێرەوە زۆر سپاسیانەکەم چونکە بەڕاستی ئەوان هاوکار بوون بۆ من ئەوان یارمەتی دەربوون بۆ من تا ئەوەی بتوانم بە باشترین شێوە ڕۆڵەکەم گێڕم و زۆر سپاس بۆ مامۆستا هەردی کە ئەو ڕۆڵەی پێیام یارمەتی دەرم بوو. دەستان خۆش بێت بەس زۆر بە کورتی ئەو شتە باسکەم سوپاسی بەڕێز وەزیری ڕۆشنبیریەکەم کە بەردەوام سەپۆرتی کارەکەمانی کردەوە مامۆستا دەلیل سوپاسی شاژنی شار نوخشەخان بەڕاستی کارێکی کردو لەگەڵ ئێمە هیچوان پێناوترێ بڵێن لە ئاسیا مەمنونی هەموو ئەو هەوڕێیانم کە نەمتوانی و ناوی هەمویان بڵێم بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری مامۆستا سەرخێڵ بەڕێوەبەری گشتی پەروەردە مامۆستا سووران مامۆستا سۆران مامۆستا مژدە مامۆستا ڕازی سەرجەمە و بەڕێوەبەرانەی بەڕاستی کە هاوکارمان بوون لە ئیزندان و مۆڵەتدان با و تەلەبانی لەگەڵمانە بوون خاتو بێریڤان کە زۆر هاوکارمان بۆ لێرە و سوپاسیەکەم بە کورتی زۆر بە کورتی بەرنامەی کاری سندیکای هونەرمەندان و ڕۆشنبیری وەرکشۆپێکە بێ لەسەر چۆنێتی نووسینی سیناریۆی فیلم بۆ هونەرمەندی گەورەی کورد شوان ئەتۆف کەم بەرهەمی سندیکای ئیڤنتێکی گەورەمان لە پێشە بۆ پیشاندانی فیلمی ئەو فیلم سازانی کە لە سنووری هەڵەبجە دروست کراون سندیکا بەردەوام ئەبێت کۆڵنایە بەو بئیمکانیەتیش کە هەر هەیە ئێمە بە هاوکاری و هاوڕێیەتی شانۆکارانی هەڵەبجە و ئێوە کە سەپۆرتی کارەکانمانەکەین بەردەوامە بین. دووبارە دەستان خۆش بوو پیرۆزبایتان یەکەین سوپاس بۆ کاتی بەێوەتان بەهیوای سەرکەوتنی کاری باشتر. ئازان و خۆشەویستان